من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. ئامی خواستەتان خاو ئەمانگی ڕەمەزانە ئەم خێتاندارم خۆشی بێتە ڕێتان و خوا ڕەحمتانی بکایە وڵایتن داواکەم خوا ڕەحمالی بکە و خوا یارمەتیان داوای یارمەتی فەقیر و هەژارت ئەو کەسەوە ڕەمەزانە دانێسە پیمان خوا ڕزقی بەرش وڵات دەستخۆشی لەو کەسەکەم ئەمە بۆمان ناوردیە دەستخۆشی لەو کەسیەکەم نیسانێ سەمان دەستخۆشی لەو کەسیشەکەم ئەم خێرخوازە و ئەم ملەتە وەڵای دوعای چاکان بوو و دەستخۆشی لە بەخشینەکەم و دوعای چاکان بێ و یاخواخوا بیلتیان هەر بووە مینە و بۆ ئێمەش وەڵاهی ئەرە وەڵا ئیسفادەی لێکنێکی خۆمم دەستم ناچێت خاوەن هەتیمم دەستیان خۆش بوو ئەمەمانە پێ ئەوەخشێنن لەم ڕەمەزانە ئێمە ئیسفادەی لێکەین دەستخۆشییان لێکەین خوالیان بەزیایکە. هەردووشان لە دەرداوەیستا لە هەولێر دوێنێ چووم بە 35 وەرەقە ئیلاجمەکەن دەمارەکان چاوم ئاوساوە 4 دەردیان بۆم بڕێز و بە 40 وەرەقە پێویست بە دەردی و لیزەرەکە دوێنێ پیاەک لە ڕێخوا بردمی بەخوا وەڵایی من لە جەژنا یارمەتی دریاوم لە ڕەمەزانە هەر یارمەتی دریا و مەرموتان خوای گەورە خوا بێەوەیتان کە ئیشەڵا سەرکەوتوو بن خۆش بێ قوربانیان یاخوا نمونیان هەزیاک بێ باوکەکەم خالیان ڕازی بێ مە قوربانت وەڵا ئەی کاتۆنیانەدا پێم زووش پاریاندا پێم وەڵا ئەرێ وەڵا لەکەم وەڵا خۆین خواردناتە ڕوونە بزان شتاتایە وەڵا ئەوە نەفرێ بۆ منێتی منم بەخوات نارە مەعاشم نییە کەرەم خوانەوێ وەڵا داوامە تا یارمەتی فەقیر و هەژار بن و خالیان ڕازی بێ و نمونیان فرە بێ وەلتووە بوومە قوربان. وڵای ئیشێکی گەورەوەی کە یارمەتی برای مسلمان بدەیت بە تایبەتی دەستگایەکی واش بەڕاستی لەسەر ئەو کەسانەی کە ئەم شانەیان بەرەکەوێ ئەبێ شەو ڕۆژ دوعا بۆوانە بکەن بەڕاستی لە کاتێکی وا کە نە مەعاژەیە نە بایع هەیە وڵات تەواوەتێکی خواردە ئەم مانگی ڕەمەزانیش نییە ئەو کەسانیش کە ئیشی چاکە ئەکەن دەسەڵاتدار تێوێتە ڕێگلیان نەیان لە ئیشانیش بکەن بەڕاستی بێ خەڵک خەمخۆر بێ هەوڵ بدا کە ئەو دەسەڵاتدارانیش دیژەوانە بێسن کە بۆ ئەوەی ئەمانە ئیشکەن بەردەوام بن ئەمە پێویستەکە خەڵک خۆی بەشێکە لەم گۆڕانکاری ئەبێ خەڵک یارمەتی ئەم دەستگای بەخشینە لە بۆی کە دوعایان بۆ بکە ئەگەر کێشەیان بۆ بێنە سەر و جادە بەرگریان لێ بکەن بەڕاستی دەستخۆشتان لە لێکم بۆ ئەمانی ڕەمەزانەی پیرۆزە نزیکە بۆ سۆ لە لێمان هەژارین و فەقیرین و کەم دەستین زۆر سپاستانەکەم ئەم خۆراکە بۆ ئەوەی ئیسفادەی لە لێ ئەەکەین بۆ ئەمانی ڕەمەزانەی
پیرۆزە هەژارین و فەقیرین زۆر سپاسدانەکەم ئیسفادەی لە لێکەین وڵا داوام ئەوە سانێ دایمە سەرکەوتوو بوون و وڵا داواکاریم ئەوە سانێ لە ناو خەڵکە زۆر سەربەرز بوون و زۆر سپاسدانەکەم زۆر مەمنونم. خێرخوازەتان یەکەم هیوادارم لەم مانگی ڕەمەزانە ئەوەی خێرخوازە و هینە یارمەتی فەقیرەکان بدات داوا ئەەکەین لە برایانی بەسڵمانش ئەوەی کە پارەیە شتێکیان هەیە یارمەتی بەرنامەی بەخشین دەن و کە بەرنامەی بەخشین ئەیگەێنە هەموو هاوڵاتیەکی فەقیر و هەژار و داوا ئەەکەین لە کول بسڵمانە یارمەتی بەرنامەی بەخشین بدات لەبەرەوە ئەمان کۆمەڵێک وهۆی مانگی ڕەمەزانی پیرۆز و کۆمەڵێ فەقیر و کەم ئەندام و پێداویستی تایبەت گشتی سوودمەند ئەەکەن نەم خواردنە داوا ئەەکەین لە ئەو کەسانش کە هەر کەسێت زەکاتێکی سرفترێ شتێکی هەیە بیدات بە بەرنامەی بەخشین بگێتە دەستی بسڵمانان خی گەورە خێریان قبول ئەکات و بە زیاد لەو دنیا بۆیان ئەنووسێت وهۆی ئەوە باعنیە و هیچ یەکنێ قەیرانی دارایی ئەمان هەر خواردنێ هەر پێداویستێ بدەن بە فەقیر زۆر ئیسفادەی لێ ئەکا لە هۆی ئەم مانگی ڕەمەزانی پیرۆزە و سوپاسی ئەو کەسانەیش ئەەکەین کە یارمەتیمان ئەدا یارمەتی هەموو فەقیرەکان ئەدات. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 960 11 0 965 0 723 25 55. الله الرحمن الرحیم. سپاس بۆخواوە ئەم ساڵیش گەشتینەوە مانگی ڕەمەزان بۆ دەستگای بەخشینیش وەکو ساڵانی پێش و دەستی کردەوە بە پرۆژەکان و پرۆژەکانی خۆی ئەم ساڵیش چەند پرۆژەیەکی ڕاگەیاندووە یەکێ لەو پرۆژانیش کە ڕاگەیاندووە دابەشکردنی سەبەتەی خۆراکە بەدەست بەسەر فەقیران و بێباوکانە. ئەمڕۆ ئێمە لە کەلار 150 خانەوادەی هەژار و بێنەوا بەسەرەکەینەوە بە سەبەتەی خۆراک کە بریتە لە ڕۆن لە برنج لە شەکل ئەوەی پێداویستی تایەتی بۆ بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە داواکەین لە دەوڵەمەند و خێرخوازان کە هاوکارمان بن وەکو ساڵان کە چۆن پرۆژەکانمان بە پایان گەیاند ئەم ساڵیش لەم ڕەمەزانەدا بتوانین ئەم پرۆژەیە بگەینە ئامانجی خۆی کە ئەو پرۆژانەی ڕامان گەیاندووە بە فەزڵی خوای گەورە و پاشان بە هیمەتی خێرخوازانە ئێمە ئەتوانین ئەو ئیشانە بکەین. جا داواکارین لە خێرخوازان بە تەواوەتی بەدەمانە بێت لە مانگی ڕەمەزانە بۆ ئەوی ئێمەش زیاتر هاوکاری فەقیر و هەژاری هەرێمەکەمان بین دڵنیابن هەتاوەکو ئێوە بتوانن ببەخشن و هاوکارمان بن ئێمەش ماندوو نابین زیاتر لە دەرگای ماڵی فەقیر و هەژار ئەدەین و لە هەموو کون و قوژبنێکە ئەیان دۆزینەوە. بەڵێ زیاتر ئێمە چەند لە بەرنامەکانی پێشووی چەند جار داوامان کردووە و یعنی داوامان لە خێرخوازان کردووە گەرمیان مەجموعی ئەنفالە شوێنێکە کە فەقیرێکی زۆری تایە ئێمە لە کەلارین بەڵامێکی سنوورێکی زۆر فراوانمان بەدەستەوەیە ڕزگاریمان بەدەستەوەیە کە منبعی ئەنفالە و فەقیرێکی زۆری تایە. بەڕاستی ئەگەر دەوڵەمەنان بزیاتر بەدەمی ئێمە نێن ئێمە بە تەنها ناتوانین ئەو هەمکە فەقیر و هەژارە بەسەر بکەین و جا داوایان لێ ئەەکەین بە تەواوەتی لەم ڕەمەزانە هیمەتێکی باشکەن بۆ ئەوەی بتوانین ئێمەش خەڵکێکی زیاتر بەسەر بکەین و ئینشاڵڵا.
بێ